ناو ئەنێ بەرەو جیهانێکا دنیایکی تایبەتی خۆی بۆ کارکردنە. شتێک حزوری هەبوو کە جورئەت بوو، جورئەتکردن بۆی دەستبەری بۆ کارکردن. گوێ ئەگرێت بەڵام گوێڕایەڵ نییە. لە ئیشەکانیان زۆر چیرۆکی خۆم تیابینی. ئەم کارکتەرێکی ڕاستەقینەی بواری هونەرە و ستایلی جیاوازی هەیە و ئێستاش وەکو هونەرمەندێکی گەورە لە بوارەکەیان ناسرێت واستی. شەمە، یەکشەمە، دووشەمە، سێشەمە، چوارشەمە، پێنجشەمە، هەینی. 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 شەمە، یەکشەمە، دووشەمە، سێشەمە، چوارشەمە، پێنجشەمە. لە ابتیداییە ئەو شتەمە بوو بە بەردەوامی خەریکی ڕەسمکردن و متەسەوەرەکەم کاریگەریەکی زۆری ماڵەوە، چونکە ماڵەوە هیچ ناڕازی نەبوون بۆی کە من ئیشی هونەریەکەم وانە بگرە پشتگیریشیانەکردم. ئێستا بیر لەواکەم ئەو کاتە بیرم لەو بیری ئەو شتەم نەبوو. پێیان ناوتم تو خەریکی ڕەسمی بۆیە دەرناچی و نازانم من ناڵم لەبەرەوە بوو کە دەرناچوم. بەس ئەوەی کە زۆربەی کات ڕەسممە کردووە چوومە ژووری هونەر و چێژم لەوە بینی بۆ ماڵی شۆ هیچ مشکلیان نەبوو. من بەس گرنگترین شت بەلای ئەوانەوە بوو کە من بەردەوام بووم لە خوێندن و هەندێک لە ڕاهاوڕەکانیشمانوت ئەو تۆ هێشتا هەر خوێنیت و لە پۆلی چەنی توانە من هەر بەردەوام بووم تا توانیم دوو شادە بەدەست بێنم. لە یەکی ابتیداییەوە تاوەکو شەشی ابتیدایی بە درێژای و چەند ساڵەیەک مامۆسای هونەرمانە بوو مەبەستمای مامۆسای هونەرەکەمان نەگۆڕا کە کاریگەرێکی زۆری لەسەر من هەبوو کە هەمیشە یارمەتیام و هەمیشە ئیشکردنی منی بەشداری پێکرد لە پێشەنگاکانەکە تەسەوەرەکەمەوە کاریگەرێکی زۆری هەبوو لەسەر من کە زۆر دڵم بەو شتە خۆش بوو. لە متەوەستا هەندێکیشم کردبوو و لە ئیبتیداییش هەندێکی شوشتم کردبوو کە لە متەوەستا مامۆسایەکمانە بوو زۆر باش بوو زۆر یارمەتیان وانە و بە بەردەوام ئەو ئیتیمامیان بە هەرچی شێکمە کرد زۆر گرنگی پێە لەو شتە بۆ من زۆر خۆش بوو و لە هەمووی خۆشتریشەوە بوو لە بینایەکە بووین لە مەکتەبەکە ژووری هونەری هەبوو چونکە من دایما حەزمە کرد لە شوێنێک بووم یەک ژوورە بێت تایبەت بێ بە هونەر و ئەو شتانە ئیتر من زۆربەی کات ئەچوومە ژووری هونەرەکە. لە سەرەتاییە ئێساش زۆرە شتە باوان زۆربەی مناڵ لەسەر سابوون و ئەوانە ئیش هەڵەکۆڵن و ئیش دروست دەکەن. من بە مناڵی زۆرە شتە بوو لەسەر سابوونیان لەسەر تەپەتۆرەوانە ئیشمان هەڵەکۆڵی و دروستمانە کرد. لە هاوینی پۆلیسیا کە دەرچوو بوو و تاقیکردنەوەکانی بەسەرکەوتوی بەجێهێنا بوو هانممە کە بتوانێت کۆمەڵێ ئیشی زۆر بکات کە پیشانگایکی بۆ بکەینەوە بەڕاستی لەو هاوی ناتوانانی 24 کاری گەورە جێبەجێ بکە بە کەتەر و 24 کارەکەیمان هەموو بۆ جێبەجێ کرد و بۆمان خستە سپاگەڕاومان بۆ کرد لەسەر تەختە و پێشانگاکەی بۆ سەرسامی هەموو خوێندکاران و مامۆسانی پەیمانگەی هونەرە جوانەکان چونکە تا ئێستا لە پەیمانگەی هونەرە جوانەکان تاوە کاتە کە ساڵی 2023 بوو هیچ خوێندکارێک نێتوانی بوو پێشانگا بکاتەوانێت لە یەکەم مانگی پۆلی یەکەمیدا.
حکایەتیان بەردانە گەڕێتەوە بۆ ناوی ئاریان لە لای کۆمەڵێک لە شانۆکار کە نمایشێکیان بە ناوی سەیری چیەکەیت لە سلێمانی پێشکەش کرد. پێشەوەی ئیشە شانۆیەکە دەست پێ بکە پێشانگایکی شێوەکاری هەبوو کە لەگەڵ هەنێک لە هاوڕە شانۆکارەکان وەکو عادەتێک وەکو نەریتێک چوون ببینین منەوە پێشانگایە زۆر سەرنجی ڕاکێشام کار لەسەر بەرد کرابوو بەو شێوە ناباوەی کە لە کوردستان باو بوو کە ئەمازانی چۆنیشی لەسەر بەردەکرێ. حزۆری بەرد لە ناو ئیشەکانە نەوعێک لە کارکتەری بە بەردبەخشی بوو کە ئەوە نەبووە جێی پرسیار لای ئێمە لە ناو ئیشێکی شانۆیی یا وەکو کارکتەرە و بەردە یاریان بەردە بەناوبانگەکەی حزۆری هەبوو. لەو کاتا بەزە و خۆمە بۆ ئەبێ بەز من لە ماحەد وەرگیرە ئەنجا ئەمیسەوە دەست پێکات و هەموو ڕۆژە چاوەڕێی نەتیجە بێتەوە. دوایی ناوەکان هاتەوانێ یەک لەحزەی زۆر خۆش بکە قەت تەسەوەرم ناکرد. سەیری ناوەکانم کرد ڕێک ناوی من لەسەری سەرەوە بیەکەم دانەبوو. هەر لێرە بوو پێشەنگای ئیشە بەردەکانیان کردەوە و بە حکمیەوە کە بەرد بوون هەندێکی ناتوانرا هەڵواسرێت لێرە ئەستوڵ و ئەویان بۆ دانابوو لە مەبەستمە ئاستی بینینی نزم بوو دانرابوون. بەڕاستی بۆم زۆر خۆش بوو چونکە بینینی قاعەکە و کاتە تەلەبەی ئەوانەی 4 و 5ەکان لێرە ئیشانە کرد و دەرسیان تیا خوێن تۆزە قورس بۆی تۆ تازای تویتە ئێرە لە پڕا بی بۆ ئێران بۆ نمونە هەر شەرمەکەی ناتوانانی بچی بۆ هەموو قاعەکان گەڕێیت و سەیری ئیشی هەموو خوێندکارەکان بکەیت. بەس کاتێ پێشەنگاکەیان بۆ من لێرە کردەوە و ئەو بەرکەوتنە هەم پێشەنگا بوو هەم بینینی ئەم قاعەیە بوو کە من پێشتر حەزمەکەی دەرگاکەی بکەمەوە بێمە ژوورەوە سەیرێکی ئەم قاعەکەم زانم مەرێمە چیتیایە و کە ئەو ئیشانی کاڵواسراون لێرە چین. زۆر تینوو بوو بە زانینی قوتابخانە هونەریەکان و ئەو بەها ستاتیکیانی کە هەر قوتابخانەیەک کەشفی کردووە. بەڕاستیش ئاریان پرسیاری زۆر بوو پرسیاری زۆر بوو و ئیشکردنی زۆریشی هەبوو. خوێندکارانی کەشن لادانێک ئەیان لە ناو ئەو ڕیتمە باوە ئاسایی کە لە ناو میتۆدی پەیمانگە و کۆلێژەکانە هەیە بەڵام ئەو لادانە لە پێناوی لادان خۆیەتی بەڵام لادانێکەیە لە پێناوی بەدیهێنان و دروستکردن و خستنە ڕووی جیهانێکی زۆر تایبەتی هونەریایە ئێمە زۆر ئەوەمان بەلاوە گرنگە. جوانی ئاریان بۆ من وەک خوێندکارێەوە بووە کە وەک من نییە و کۆمەڵێک بەهای ستاتیکی کەشفەکە کە لە منە وجودی نییە بەڵام ئەوە توانێت پیشانی منی باتەوە. هیچێک لەو مەسجانەی کە دایم ئەیبینی لە ئیشەکانیە ئیحساسی ئەوە دەیاتەیە کە ئاریان کەسێک کە تەنها یەک مەسچی نییە بە سوورە بێت. پێویستی بەوە نییە هەموو شتێکی بیتێ تەنها یەک تۆز ڕێگاکەی بۆ پاکەیتەوە یان بەرچاوی سڕێت خۆی ئەتوانێت قوڵ بێتەوە ئیش بکە. لە کۆلێج توانی ئەو ئەزمموی کە لە ناو پەیمانگەوە لە 2 ساڵی دوایی پەیمانگەوە سەرەتای گەتولێ باڵاکردێکی زۆر تەواوی پێ بکە. بەڕاستی ئەتوان بڵێم 1-2 ساڵی دوای کۆلێج و ساڵانی کۆلێج لە دووەوە با بڵێم 2 3 و 4 کۆلێج ئاریان بەڕاستی مافی تەواوی بەخشی بۆ ئەزمونە هونەری کە دەستی پێکرد بوو. بەمنیانەوت ئاریان تۆ چیەکەی بە بەدڵی خۆت ئیشکە و سکێچ مشکلە نیە بڵێن بۆ نمونە ئەگەر بیوتە داڕشتێکمان بۆ بکەوە 6 فیگەر بووە مامۆستاکە ڕازیە بوو من یەک فیگەری بۆ بکەم و فیگەرەکەم شێوازێک بێت کە دوور بێت لە ئیشکردنی عامی تەلەبەکانی کەوانێ. فیگەرەکان ئەگەر فیگەرەکانی ئاریان سیرکەیت فیگەرێک کە جورئەتێک لە کارکردنی فەنیتیایە
سرعەتێک لە کارکردنی فەنیتیایە بەڵام فۆرمێکە هەندێک جار ئەمباتەوە بۆ جۆرێک لە ئیشکردن کە ئێحساسی گرافیتیم باتێ بەش نسبەیەکی لە ئیشەکان بەڵام لە بەشی دووهەمی فیگەرەکەیە ئەوم نایەتێ. ئەو فیگەرەی کە ئەو ئیشی لەسەرەکە زیاتر ئافرەتێکی سەگپڕوان. ئاریان دنیایەکی بەدیلی خوڵقاندووە بەڵام ئاریان لە خوڵقانی ئەو دنیا زۆر دوورکەوتۆتەوە لە دنیا ئاساییەکەی خۆی بۆیە زۆر درەنگ لە دووتێ ئەو دنیایەوە ئەتوانین ئاریان بدۆزینەوە چاوێکی زۆر ورد و ڕەخنەگرانی ئەوێ کە بزانێ ئاریان لەکوێی ناوچەی ئەو دنیا بەدی هێنراوە. لە سەر و سەریەوە بۆ خوارەوە بیگری ئەو ئەحساسانی تیابینیتەوە بەڵام لە فۆرمی فیگەرەکە خۆی سەری فیگەرەکە خۆی ئەو ئەحساسە لە فیگەرەکە نابینیتەوە. هەستەکەی ئەم فیگەرێکە بەشێک لە تەزیینیتیە لە ئیشکردنە. بۆچوونی من ئەبێت تابلۆ خاوەنی دەقێکی کراوە بێ و کۆمەڵی چیرۆک لە خۆیەگرێ. مۆزوعی ئافرەتەکانە فیگەرێکە دانیشتۆسکیە و لە ژوورێکە دیار نییە شوێنەکە بەجددی لە زۆربەی شەکان ئەم شوێنە کوێیە و زاویەکانیش تا ڕادەیەک نزیکن لە یەکتری وەکو زاویەی بینی. هەستمە کرد زۆر جار مەخلوقەکەی ناو ئەو ئافرەتەیە سەیری بنەکە و ئەو مەخلوقەی ناو ئافرەتە کەس نییە جگە لە خۆم ئەوە منم لە بەردەم خۆما وەستاومەتەوە سەیری خۆمەکەمەوە هەرچەنە ئیترە و کاتە جیاوازە ژێندەریەکان و ئەوە مینەی و تۆ پیاوی تۆمانە نامێنێتەوە لە بەرەوەی چێزانێ ئەوەی لە ناو ئەوسکایە ئایا نێرەیان مێ چێزانێ ئەوەی لە ناو ئەو وجودە ئاوساوەیەژی لە ناو ئەو نیگا غەمبارەیەژی ئەو بورکانی لە ناو مرۆڤایە چییە تەقێتەوە چێیەتە دەرەوە خیجار دایمە کە سەیری و تابلۆیاکەم هەستەکەم سەیری خۆمەکەمەوە سەیری زامەکانی ناوەمەکەمەوە سەیری و برینە و هاواری کە پەنگی خواردوێتەوە. چیرۆکی خۆم لە ئیشەکانی ئاریانە زۆرە بینم جا ئەو تابلۆیە بە تایبەتی و تابلۆیە زۆر سەرنجی ڕاکێشام لەبەرەوەی دایکم تیابینی مەرجیش نییە هونەرمەند خۆی پابند کا بە ستایلەوە بڕای من ستایل جۆرێکە لە زیندان جۆرێکە لەو مەساحەی کە تۆ خۆتی تیا بند دەکەی کە تۆ ڕۆژانە بەرشتی تازە ئەکەوی. بۆ جۆرەی نابینم کە ئیشەکان خوان دووبارەکەنەوە چونکە لە هەموو ئیشێکە شتێکی تازەی تایە و ئەو بیرە ئەوەی کە زۆر گرنگە ئەو بیرە کە لە پشتی ئەم ژنە سک پڕانەوەیە ئاستەکەم فکرێکی زۆر گەورەیە بۆیە تەواو ناوێ بە لەو حەیەک و بەدوان و بەدە و بەبیست. هەتاوەکو دوو ئینسان بمێنن لەسەر زەویە ئەم بابەتە هەر هەیە درێژەیە کێشێ و بابەتێکە زۆر کۆنە بەڵام بە بەردەوامی ئەبدەیتە بێتوانێ و خۆی نوێ کاتوانێ من وای بۆ چم ئەمە لەبەرەوەی کە من بە شێوازی تابیری ئیشەکەم ئام خاڵەیە زۆر وا لە هەندێک بینەرەکەیان لە تەنانەت زۆر جار لاواچی خۆشمەوە پرسیارە لە خۆمەکەم ئەمە دووبارەیە یان دووبارە نییە دووبارن خۆم بە دووبارەی نبینم بە هیچ شێوەیەک بەس دووبارەیە لەوەیە کە من بە شێوەی تابیری ئیشەکەم ئەو مەدرسەی کە من هەڵم بژاردووە ئەو جۆرە ئیشکردنەیە. یەکەم جار ئیشەکانی ئاریانم لە یەکێک لە فستیڤالەکانی مەحەدا بینی زۆر معجبم پێی چکە زۆر جیاواز بوو شتێکی زۆر تایبەتم تیابینی دواتر کە گەلەرێکی خۆمم کردەوە لەگە خوشکەکەم و مێردەکەی وان شار هونەرمەندن یعنی یەکێک لە یەکەمین هونەرمەندەکان کە وتمان ئەبێ ئیشەکانی بێنین لە گەلەرێکە پیشانی بین ئاریان بوو. فستیڤالەکەیە لە ئەمریکا ساڵانە کرا پێم وایە ئەم 1-2 ساڵە نەکرا مە ساڵی 2011 باسەکەم کوردشیۆت فستیڤال پەیوەندیان پێوە کردم کە چەند لەوحەیەکی هونەرمەندی کوردیانەویست چونکە مەزادێکیان هەبوو وەکو بەشێک لە فستیڤالەکە ویستیان ئەو لەوحانە لەوێ پیشان بن و لە مەزادەکە بفرۆشێن جە منیش دوو لەوحەی ئاریانم نارد لە 2011ەوە تا ئێستا چەند سەفەرێکی کردووە بۆ ڤێنسیا بۆ هندستان و لەوحەکانی بۆ چەند وڵاتێک نێردراوە ئیتر کەم تا زۆرێکەوەی توانی بێتم یارمەتی ماوە لە ڕێخستنی ئەوانە ئەو ئەتوان بڵێم چەند شتێکی خۆشە لە حیاتا ڕۆیان یەکی لە
شتە خۆشەکان کە ڕوویاوە بکە من چوون بووم بە مۆزەف لە گەلەری زاموە چونکە گەلەری زاموە ڕێگە و گەلەریەیە کە ئیشی هونەریتیان نمایشەکرێ و ماڵێکی زۆر جوان و گەلەرێکی زۆر تایبەت و زۆر جوان کە دەتوانێت بەشێک لە خەوەکەی تۆ جێبەجێەکە چونکە من بەڕاستی ئێستا ڕێک بە شوێنی خۆمی ئەزانم. وەک کارمەندێک کە لە زاموە کاری کرد با بڵێن لە ساڵی 2012 بە خۆشحاڵیەوە هاتە زاموە من هەموو جارێ وتوم ئەگەر دەستگایە دابنەی 2 گەنج بۆ 3 گەنجیوەک و ئاریانی لەگەڵا بێت زۆر سەرکەوتووە بی وەک لەوەی لێشاوێک لە فەرمانبەری لەگەڵا بێت. شەمە یەک شەمە دوو شەمە سێ شەمە چوار شەمە پێنج شەمە هەینی شەمە یەک شەمە دوو شەمە سێ شەمە چوار شەمە پێنج شەمە من ساڵی هەموو 2010م بە شەمە یەک شەمە دوو شەمە تا هەینی و هەموو ساڵەکەم چەند شەمەی تا چەند هەینی تا هەموو ڕۆژانە بەس بە دەنگ ئەموت کە نزیکەی وازانم 3 دقە و شتێ سانیە بوو چەند سانیەک بوو کە و دواییش تاوان ئیشەکە چونکە هاوبەش بوو بە هاوبەشی بڕارەیە چۆن عرضکرێتوانە هەر لە گەلەری ئارام عرضکرا و قاعەکە تاریک کرا بوو. ئەو پرۆژەیەکێ بوو لە پرۆژەکانی گەلەرێکە و بیر لەوە کرایەوە کە لە زمانی ئیشکردنە شتێکی کە حزوری هەیە کە دەنگە و دەنگ دایم ئەو بەهایی لە دەزەیات ڕەنگە گەر سەیری نەحاتێ بکەی کاتێککە ئیشێک ئینتاجەکات ڕەنگە سەدان دەنگی چەکش و لێدان و ئەم شتانە بوونی هەبێت چۆن نەتوانی ئەمە بکەیت بە کارێکی هونەری دەنگ بەتەنیا حزوری هەبێ و فۆرم بوونی نەبێت یا سوورە بوونی نەبێت بیرۆکەی ئاساسەکەی لەسەر ئەمە بوو شەمە یەک شەمە دوو شەمە سێ شەمە چوار شەمە پێنج شەمە هەینی شەمە یەک شەمە دوو شەمە سێ شەمە چوار شەمە پێنج شەمە هەینی شەمە عندي شتو جاكوت ولا مغزل ما بين رمضان جايكم عليك السلام حاجه شلونك بخير يا حالك بخير يا اخوان شلونك شيء تعظت يعني والله كاظم كان هات ما رجعهم شوار شويه كان بس ما يبين لما زور باشا فڵچانە کوێنەرین المانيا او مو حيواني اصلا بە بەردەوام سکێچەکەم و دایمە دەفتەری سکێچمە بێ پێ بێت سکێچەکەم لەحزەیەکەیە ئیتر بۆ خۆم دەستەکەم بە ئیشکردن ئەو ئیشە مەبەستمە قەت لاان قەت نەمیستۆ گۆڕانکاری لە ناو ئیشماوێ کە شتێکیش ڕۆیە ئۆکۆی کەوتم فترە زەمانیەکە هیچ چەند ساڵە پێش ئێستا بە دوایە چمەوە سەری ئیشی لەسەرەکەموانێ و منەوە قەنەعاتەم هەیە کە ئەم جۆرە ئیشکردنی کە ئێسای مەقسەی لەسەرەکەین هەمان خەتی ئیشکردنی پێشترە بەس بە وەکو فۆرم گۆڕاوە یعنی من تەمەنا ئەەکەم دەیان فیگەریتر و دەیان کارکتەری جوانتر بێتە ناو ئیشکردنیەوە ئێستا میسەوانێ هاتووم هەر ئیشەکەیە و تەنفیز یەکەم لەسەر پاسپارتۆیەک و هەندێکی زۆر بەسیتی ئاوتلاینی تیاکەم کە بۆ ئێستا گەشتمەتەوە قەناعەتێ ئەم ئیشکردنە پێویستە ئاوا بێت مەبەستمە وەکو بیرۆکەی ئیشکردنەکە شتێکی زۆر تازەنی ئەم دەقەیە ڕوویا بێت ئێستاش فترەیە نازان بۆ ئاکەم بەس لە ئێستا ئیش لەسەر و شێوازی ئیشکردناکەم کە زۆربەی زۆریان پۆرترێتن یان شخصیەتێکن کە تا ڕادەیەک وەکو فۆرمی ئیشکردنەکە تۆزێ جیاوازترە لە تابلۆی مەوزوعی ئافرەتەکان کە هەن.
حاضر لە ڕاستیاوەیە ئەڕۆڵارێ ئەم دوانسیانێکانی 2015 بیدایەتی ئەم ساڵات خوارێتانی شمالی جۆری لە سادەیەتی هاتووە نەک ساکاری سادەیی کە بەلای گۆڕانێکی تایە جوانە بەس بۆ ئەمەی کە سێر ئەمە کە ئەمە بادەم خۆ دەتەوێت بێت بە ڕاستگوێتی با بێت خۆی بێت جاری ترکیت ڕسمیەکەیتەوە ڕسمی زانینی خۆ دەکەیت بەڵام ئەگەر بینە لە ناونا دیارە شتێکت دەرمێنی ئەو وەختە لەوانەیە شتێکی شتێکە کەس بەدڵی نەبێت مشکلە نییە تو بۆ نابێت کەس بەدڵی بێت حتا لەوانەیە خۆش ئەزێتی خۆشە بە ئاسیەکان پیشانتە این موادم جارە زۆر بارزن تێکسچەرەکانی تر و زۆر باش باش نییە لەم جۆرە ئیشکردانەیە ئەتوان بڵێم زۆر هینترە زۆر وەکو حساس دەربڕین چونکە تۆ زۆری سراحەتتر بە دڵی خۆ زیاتر دەسەجوڵێنم وەکو ڕەنگیش چونکە ئەمەوێ زۆرتر لە ڕانگەکان زۆر تایبەتتر بن چونکە فۆرمەکە وەکو فۆرم تۆزێ ئاوتلاینێکی تا ڕادەیەک بەسیتە و یەکسەر بەردەکەوێت زۆرتر شتەکان ڕوونن وەکو خەت یەکسەرەی بینیت بەس وەکو ڕنگ ئەبێ ڕەنگێک بێ من خۆم ئاوا بیری لەکەمەوە ڕەنگێک بێ زۆر ئیشم تیاکر بێت تا و ڕەنگە دروستکەم یعنی کەمترین کات ڕەنگی تووبەکە بێن یەکسەر میخەمە سەر ڕووی تابلۆکە. هەمومان کەوتوونەتە ناو پێستەوە ئەمە شتێکە هەمومان دەیزانین هەمومان خاوەنی پێستین مرۆڤ لەبەر خاتری خۆی پێستی ڕێوەکانی کرد بە قەمسەڵە مرۆڤ لەبەر خاتری خۆی پێستی ورچەکانی کرد بە قۆنەرە مرۆڤ لەبەر خاتری خۆی پێستی باڵندەکانی کرد بە قوماش مرۆڤ لەبەر خاتری خۆی پێستی شێرەکانی کرد بە فەرش مرۆڤ لەبەر خاتری خۆی مرۆڤی تری کوشت